یکی شام پرسان کوبوی روجاوا گرما ترکیه بتایبەتی جی مجارا پەیوەندیên digel Sûriye hewildan bû çareserkirina pirsgirêkan mijara penaberan e. 3.4 milyon penaberên Sûriye li Tirkiye dimînin ku ev jî hindê dî bargiranî li ser abûra Tirkiye durust kiriye ji bilî çareser nekirina pirsa Kurdan şerê berdewam ê pekeke artişa Tirkiye jî bi sedan milyar dolar zarar ber abûriya Tirkiye gihandine. Taha Gazî çalakvanê mafê penaberan li Stenbolê gelmeye rêz taha demata baş be. ایدی بدید ناته یعنی او داخوانین özgür و ین اردوغان سبارتی پیوندین وان دگل شامی او البهیوینا کو اسد گلو و گلوپا کسی بو کی پیکه پیوندیان خورد بکه مجاره سرکی چیه پنابرین گلو مساء الخير جميعا. ايوارا باش لا همودك هلبطا لێدوانەکانی ئوزەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لەبارەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ڕێژێمی سووریا هاوکاتە لەگەڵ لێدوانی سەرۆک حزبەکانی تورکیا وەک لێدوانی ئاربەکان وەک لێدوانی دەوڵەت بەهەرچەلی هەروەها ڕەجەب تەیب ئەردوغانیش کە پەیوەندی بە گەڕانەوەی پەنابەری سووریەوە هەیە بە دیاریکراویش گوتەکانی ئەمڕۆی ئەردوغان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سووریا ئەوە دەردەخات کە نەخشە ڕێگایەکی سیاسی هەیە بۆ داهاتووی نێوان سووریا و تورکیا و بۆ گەڕانەوەی پەنابەران ئەم نەخشە سیاسی ئەنکو ئەف نەخشی سیاسی گەلو وێ میکانزمên jêbecêkirina vînexşî praktîzekirina vînexşî ser erdê dînate bi çi şêwaz be بەداخەوە بە بڕوای من بەشێکی زۆری پەیوەندی بە گەڕانەوەی پەنابەرانی سووریەوە هەیە بە شێوەیەکی ناچاری ئەم نەخشە ڕێگەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2002 ساڵانی پێشوو لە سەردەمی مەولود چاوشۆغلو کە لە پەرلەمانی تورکیا ڕایگەیاند کە هەر چوار وڵاتی دراوسەی سووریا تورکیا و عێراق و لوبنان و ئوردن لەسەر ئەو نەخشە ڕێگایە ڕێککەوتون کە پەنابەرانی سووریا بگەڕێنەوە. بەڵێ پەنابەرên Sûrî cuda li Iraqê li Iraqê çend sed hezar penaberekên Sûrî li hene lê li Tirkiye 3.4 milyon penaberên Sûrî hene ku evê jî ku tê gotin bandoriyekî gelekî zêde ser hem pirsên civakê hem demografî hem babetên aborî jî kirine gelo vegerandina van hijmara zoriya penaberan eger bi naçarî be bêguman bi heza xwanîne ji ber ku beşeke zorê şana naxwazin vegerine Sûriye ku raşayê baş nîne dînate karekî hêsana bu Tirkiye ناتوانرێت پەنابەرانی سووریانە لە کوردستانە لە تورکیانە لە عێراقنە لە ئوردن و لە هیچ وڵاتێکی دیکە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان تا ئەو کاتەی کە ڕژێمی ئەسەد لەدەسەڵات بێت ئێستاش ئەوەی کە بەدەسەڵاتی بەسەر گەلی سووریاوە هەیە ڕژێمی سووریایە و ئەو ڕژێمەیە کە لە نەتەوە یەکگرتووەکاندا دان بەوە دانراوە کە چەکی قەدەغەکراوی بەرامبەر بە خەڵکی سووریا بەکارهێناوە بۆیە ناوچەکانی سووریا بە تایبەت ئەو شوێنانەی کە پەنابەران لێیان ڕاکردووە ئەو شوێنانە ئارام نین لێرەدا راپۆرتی نێودەوڵاتی هەنە راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ هەیە کە ڕژێمی ئەسەد پلانی هەیە بۆ دەستگیرکردن و ڕەشبگیری ئەو خەڵکانەی کە دەگەڕێنەوە بۆ سووریا کەواتە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە بۆیە گەڕانەوەیان کارێکی مەحاڵ کەواتە پرسا پەنابەران jî هەندێکی سیاسی هەیە میجارێکی din bi siyasetê vegerîn tu zanî jî di nava Sûriyê de coğrafyayê da beş bûye hem li gundawarê Laziqiyê li Helebê li Reqayê li Hesekê hebûna Tirkiye heye opozisyona Sûriyê jî taybetî ya çekdar Tirkiye piştevaniyan dike Esed jî dibêje mercîme ew ku Tirkiye ji Sûriyê derkeve kewata gelo tu bînî ku fiilena filata Wesaf Sanahî dê rêkevin ser vê pirsê yan vê jî teqîdat hene ئەسەد هەڵبەتە داوا دەکات کە هێزەکانی تورکیا بکشێنەوە بۆ ئەوەی حزب الله و هێزەکانی رووسیا و ئێرانی لە شوێنی ئەوان نیشتە جێ ببن
ئەمە واتە ئەمەش مانای وایە کە لە هێزێک زیاتر لە هێزی نێودەوڵەتی لە ناوخاکی سووریادا هەیە بۆیە لەوانەیە تورکیا هەندێک سازش بکات و ئەو کارتە بەکار بهێنێت کە بەداخەوە ئەمڕۆ یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان نایەنەوێت ئەو کارتە فشارە بەکار بهێنرێت ئەو سازشە بەکار بهێنرێت چونکە دووەجار لەسەر گیانی خەڵکی سووریا مامەڵە بەس کەواتە تورکیە بەرهەبە گەل و لە ئاخا سووریە بتەمامی vekêşe ku xwasteka rejêma Sûriye ji bo ku peywendî asayî bibin؟ تا ئێستا لێدوانەکانی تورکیا چ لەسەر لێدوانەکانی وەزیری بەرگری یاخود ئەردوغان جەخت لەوە دەکەنەوە کە هێزەکانی تورکیا بەردەوام دەبن لە ناوچەکانی باکووری سووریا بەوەی کە ئەو ناوچانە ناوچەی کردەی سەربازین و دەکەوێتە ژێر دەسەڵاتی چەند گروپێکی تیرۆریستی ئەوە بەلای تورکیاوە بەم شێوەیە ناسێنراوە بۆیە ئەمە شتێکی ئەگەرێکی کراوە نییە کە بە هەرگیز تورکیا لە باکووری سووریا بکشێتەوە بەڵام دەکرێت ڕێککەوتنێک بکرێت کە ئەو ڕێککەوتنە کشانەوەی هێزەکان وەکە ئەردوغان ji گوتی îro di siyasetê de tu tiştek mustehîl nîne eger girêmane Enqere û Dîmeşq rêkeftin pêşa roja opozisyona Sûrî gel û dê berekî veçîn ku bara pitirê Tirkiye piştevaniya dike di coğrafiya Tirkiye daye ئۆپۆزیسیۆنی سووریا لە کۆتاییدا نوێنەراتی خەڵکی سووریا و شۆڕشی سووریا ناکات بەڵکو بەداخەوە تا ئێستا بووەتە ئەدایەک بۆ ئەجندای دەرەکی بۆیە من لەو باوەڕەدام کە ئۆپۆزیسیۆنی سووریا لە ئایندەدا دەبێتە بەشێک لە ڕژێمی ئەسەد بەڵام گەلی سووریا دوای زیاتر لە کوشتان و برینداربوونی زیاتر لە 1.5 ملیۆن کەس ئەم شتە قبوڵ ناکەن. وەێ برێز تاها غازی چاڵکوانی مافی پەنابەران بێگومان مە بەحسی سیاسەتێکی ji ber ku pirsa پەنابەران ڕ هەندێکی سیاسی جێ لە ستانبولێت gelme bû gelekî spas.